ئاهەنگی کردنەوەی بینای نوێی دەستگای نووری حیکمە لقی سەی سادقە لە مەراسیمێکی تایبەتدا بینای دەستگای نووری حیکمە بۆ پەروەدە و ڕۆشنبیری لە قەسای سەی سادق کرایەوە. ئەم بینایە باوکاری و کۆمەکی خێرخوازانی دەرەوە و ناخۆی وڵات دروست کراوە. ئێستا بۆ خزمەتی خەڵکی سەی سادق و دەوروبەری ئاوەڵا کراوە. فێرخوازانی دەستگای نووری حیکمە لقی سەی سادق دڵخۆشن بەکردنەوەی ئەم بینانوێیە. دیارە ئەم جۆرە بینایانە زۆر زەرورە بۆ ئیشوکاری هەموو خەڵکێکی موسڵمان. ئێمە پێشتر لە سەی سادق شوێنێکمان نەبوو قورئانی تیا بخوێنین دەرسێکی تیا بخوێنین، بەڵام سوپاسی خواکەین، پاشان سوپاسی خێرخوازانەکەین کە هاوکاریان کردین توانیمان ئەو بینایە بنیاد بنین بۆ ئەوەی کە مناڵی ئەم شارەی ئێمەش بێبەش نەبێت لە قورئان خوێندن و لە نیعمەتی قورئان. دەستگای حیکمەیەکێکە لە دەستگایانەی کە یعنی دەستگایەکی چالاکە خزمەت بە پەروەردەیەکە، خزمەت بە قوتابیانەکە، بە تایبەتی لە سەی سایق کە شوێنێکی ناوەندی خوێندن و خەڵکێکی زۆری تایە و بە تایبەتی خەڵکێکی فەقیریشی تایە. بۆ من داواکەم لە هەموو خێرخوازێ لە هەموو بەڕێزێکە حەزی بە کاری خێرخوازی هەیە دەستی یارمەتی و خێرخوازی درێژکا بۆ سەی سادق بە تایبەتی بۆی ئەم جۆرە دەستگایانەی کە لە منتیقەکان بکرێتەوە خزمەت زیاتر بە گەنجەکانمان بکەن. بەرپرسی دەستگاکەش دەڵێت هەمیشە دەم بە دوعا دەبین بۆ هەموو ئەو کەسانی هاوکار و دەستبار بوون بۆ دروستکردن و تاوکردنیان بیناجوانە کە بێگومان لە خزمەتی منداڵان و گەنجان و فێرخوازانی قورئانی پیرۆز و زانستە شەریعەکاندا دەبێت. برانی بەڕێزم ئێمە لە 2017ەوە مۆڵەتی ڕسمیمان وەرگرتووە لقێکمان کردووە لقی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە شاری خۆشەویستی سەی سادق خزمەت دەکەین. پێشتر لە بینایەکی کرێدا بووین زۆر تەسک و ضەیق و ئەوە بوو کە بەو حاڵیشۆ ئێمە خزمەتی خۆمان کرد کە سوپاس بۆخوا زیاتر لە 150 نەفەر مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی وەرگرتووە تا ئێستا و زیاتر لە 350 تەلەبەمانەیە سوپاس بۆخوا. ئەمڕۆ کە ڕۆژێکی مێژووی لە بۆ مامۆستایان و قوتابیان و ئەم قەزا خۆشەویستەکەمان چونکە هەمومان دڵخۆش بووین بەکردنەوەی بینانوێمان مەوەکو نووری حیکمە دەستگا 7 ساڵ لە خانووی کرێیان شوێنەکەمان بچووک بۆ توانایمان نەبوو ژمارەیەکی زۆر تەلەبە وەربگرین. سوپاس و دوعای خێرمانێ بۆ سەرجەم خۆرخوازان کە لە بڕێکی کەمە تا بڕێکی زۆر توانیویان یارمەتیمان بن. ئینشەڵڵا ئێمە لە ئایندەیە لەو توانایمانە ژمارەیەکی زۆر زەوە زیاتر تەلەبەکان فێرکەین، قوتابیانمان فێرخوازانمان بێتە خزمەتیان بکەین. سەرەتا من دڵخۆشم بە کردنەوەی دەستگای نووری حیکمە، دەستخۆشی لە مامۆستایان و خێرخوازانەکەم بۆ دروستکردنی بۆ بنیادنانی نووری حیکمە. دەستگای نووری حیکمە لقی سەی سادق لە ساڵی 2007ەوە دامەزراوە، بەڵام تاکو بنیادنانی ئەم بینایە بۆەوەی نەبوونی شوێنێکی فراوان نەتوانراوە ژمارەیەکی زۆر لە فێرخوازان وەربگرێت، بەڵام بەکردنەوەی ئەم بینانوێیە گرفتەکەیان چارەسەر دەبێت. بە جۆرێک زۆرترین ژمارە لە فێرخوازان و گەنجانی سەی سادق و دەوروبەری دەتوانن لە فێربوونی قورئانی پیرۆز و پەروەردەی ئیسلامی و زانستە شەریعەکان بەرەمەند ببن. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.